بناوی خی گەورە و مێرەبان ئەوڕۆ لەگەڵ بەڕێزان بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر و بەڕێز قایمقامی قەزای شەقلاوە و بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر خۆشحاڵین لە دەستپێکی کارەکانی هەڵمەتی نیشتیمانی کوتانی سوورێژە کە لە سنووری پارێزگای هەولێر بەڕێوە دەچێت لە پێناو ئایندەی تەندروستێکی باشی منداڵەکانی کوردستان و ئەو هەڵمەتێکی نیشتیمانیە پەیوەنددارە بە تەندروستی گشتی و پەیوەستە بە تەندروستی ئایندەی نەوەکانی داهاتوومان. وێڕای دەستخۆشیکردن لە سەرجەم تیمەکان کە لە تەواوی سنووری پارێزگای هەولێر هەڵمەتەکە لە بۆ منداڵانی قوتابخانەکان لە بنەڕەتی قۆناغی بنەڕەتی لە یەکی بنەڕەتی تا شەشی بنەڕەتی بەڕێوە دەچێتن کە بە کۆی گشتی نزیکەی 292,500 قوتابی تێدا سوودمەند دەبن. وێڕای دەستخۆشیکردن لە سەرجەم تیمەکانی بەشدار لەو هەڵمەتە دەستخۆشی زۆر لە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی و بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر دەکەین لەو هەماهەنگیەی کە دەکرێت لە سنووری پارێزگای هەولێر لە پێناو ئەو هەڵمەتە و سەرکەوتنی هەڵمەتەکە داواکاریشین لە دایک و باوکانی خۆشەویست هانی منداڵەکانیان بدەن لە بەشداریکردنیان لەو هەڵمەتە کە وەکو باسمان کرد پەیوەنددارە بە ئایندەی تەندروستی ئەو منداڵانە کە دوجار کاریگەری لەسەر تەندروستی گشتی کۆمەلگا دەبێتن. هەروەها دەستخۆشێکی زۆر لە ناوەندەکانی خوێندن دەکەین کە ئەوانیش بەشێکن لە سەرخستنی هەڵمەتەکە دەستخۆشی زۆر لە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی هەولێر و بەڕێبەرایەتی تەندروستی شەقلاوەش دەکەین کە ئێستا ئێمە لێرە لە سنووری قەزای شەقلاوە هەڵمەتەکە ڕادەگەێنین و وەکو باسم کرد هەڵمەتەکە تەواوی سنووری پارێزگای هەولێر و هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. جارێکی دیکە هانی دایک و باوکی خۆشەویستی قوتابیان و مامۆستایان و بەڕێوەبەر و ستافی قوتابخانەکانیش دەکەین هەم هانی قوتابیان بدەن لە پێناو وەرگرتنی ئەو پێکوتەیە و هەروەها ببنە بەشێکیش لە سەرخستنی پرۆسەکە و بە هیوای تەندروستێکی باش لە بۆ هەمولایەک بە هیوای تەندروستێکی دروست لە بۆ ئەو منداڵە چاوگەشانەی کە لە هەڵمەتەکە بەشداری دەکەن و کوردستانی شەمیشە لە تەندروستی باش و لە ئارامی و ئاوەدانی باشتر دابی و هەمولایەکتان زۆر بەخێربێن و دەستخۆشی لە تێکڕای تیمەکانی سەرخستنی ئەو هەڵمەتە دەکەین و زۆر بەخێربێن سەرچاوان. بەناوی خوای گەورە و مێرەبان سەرەتا سوپاسی ئامادەبوونی بەڕێز پارێزگاری هەولێر دەکەین لە ڕاگەیاندنی هەڵمەتی نیشتیمانی کوتانی دژی سۆرێژە. پاڵپشتی پارێزگای هەولێر گرنگێکی تایبەتی هەیە بۆ ئەنجامدانی ئەم زۆرە هەڵمەتانە کە پەیوەندیەکی ڕاستەوخۆی هەیە بە تەندروستی گشتی یەکێک لە کارەکانی تەندروستی ئەوەیە تەندروستی گشتی هاوڵاتیان بپارێزێتن ئەوەش ئەم هەڵمەتە دەبێتە هۆی پاراستنی گیانی منداڵە چاوگەشەکان لە نەخۆشی سورێژە و لە باوەی ڕابردوو چەند ساڵێک جارێک بۆی هەیە نەخۆشی سورێژە بڵاو ببێتەوە لە نێوان منداڵەکان کە ئەویش یەکێک لە نەخۆشیە ڤایرۆسەکانە دەگوازرێتەوە لە منداڵێک بۆ منداڵێکی تر. بۆیە ئەنجامدانی ئەم هەڵمەتەوە ئەنجامدانی ئەم پێکوتەیە بۆ منداڵە چاوگەشەکان تەندروستی ئەو منداڵانە پارێزراو دەکاتن و ئێمەش ئەم هەڵمەتە هەموو سنووری پارێزگای هەولێر دەگرێتەوە بە بەشداربوونی 368 تیمی تەندروستی ئەم تیمانە کە پێکاتون لە 3 کەس کارمەندی پزیشکی تێدایەوە پێکوتەری تێدا ئەوەی کە پێکوتەکە دەداتن لەگەڵ ئەوەی کە تەزیری دەکات لە ڕووی ئامارەوە چکە ئێمە هەڵمەتەکە ئەوەیە کە هەدەف یاخود ئامانجی هەڵمەتەکە لە 100% بکرێتن ئەوەیە کە نزیکەی 292,500 قوتابی لەخۆ دەگرێتن. بۆیە ئێمە لێرەوە ڕوومان دەکەینە
دایک و باوکانی ئازیز و بەڕێز کە هانی منداڵە بەڕێزەکانیان بدەن و منداڵە چاوکەشەکان بدەن کەوا لەم هەڵمەتە حەقیان نەفۆتێتن و پێکوتەکە وەربگرن و هەروەها داوا لە کەناڵەکانی ڕاگەیاندن دەکەین کە ئەوانیش دەتوانن ڕۆلێکی باش بجێڕن بۆ ئەوەی هاندانی دایک و باوکان و منداڵە چاوکەشەکان بدرێتن لەم هەڵمەتە کە ماوەی 2 ڕۆژ دەخانێتن 2 ڕۆژی کار بۆ ئەوەی ئێمە بتوانین ئامانجەکەی بە شێوەیەکی ڕێکوپێک ئەنجام بدرێتن سەرڕای ئەوەی سەرپەرشتیاری زۆر دانراوە بۆ تیمەکان و بە دوواداچوون لە کارەکاریان کەەوە 69 سەرپەرشتیار دانراوە و لە هەمووی گرنگتریش ئەوەیە ئێمە تیمەکانمان وهاتەوە زیێ کردووەکەوە لە هەموو سوچێک لە هەموو گوندێک و ناحیەک و قەزایەک و لە ناوشاریش هەموو قوتابخانەکان بێبەش نەکرێن و تیمەکان سەردانی هەموو قوتابخانەکان بکرێتن کە قوتابخانەکانی حکومی و ناحکومیش دەگرێتەوە بۆیە هەڵمەتێکی نیشتیمانی و فراوانە هیوادارین منداڵە چاوکەشەکانمان هەردەم تەندروست چێری کەمە تۆ دەباش دەستێ